سڵاو لە تۆ لە بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام بێ ماوەستا زانم ئێستا لە بەردەم نووسنگەی پەرلەمانی کوردستانم لە قەزای سۆران دیارە لێرە کۆمەڵک لە چالاکوان و ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی لە بەردەم نووسنگەی پەرلەمانی کوردستان گربوونەوەیان ئەنجام داوە تیایدا ناڕەزایی خۆیان دەردەبڕن بەرامبەر بە خانەنشینی پلە باڵاکان کەوا لە پەرلەمانی کوردستان یاسایە دەرچووە ڕێژەیەکی زۆر بۆ پلە باڵاکان دانراوە ئەوان ئەمڕۆ ناڕەزایەتی دەرەبڕن و یاداشتێکە ڕاستەی پەرلەمانی کوردستانەوە ئەکەن کەوا بەم یاسایەدا بچێتەوە ئەو بڕەپارە زۆرەی کەوا بۆ خانەنشینی پەرلەمانتاران دانراوە کەم بکرێتەوە. من ئەمەوێتن لەگەڵ ئەو هاوڵاتیانە قسە بکەم کەوا لە ئێستادا لێرە لە بەردەم نووسنگەی پەرلەمانی کوردستان گربوونەوەیان ئەنجام داوە بزانم ڕای ئەوان چیە لەو بارەوە. بەڵێ سڵاوت لێبێ ئێوە ئەمڕۆ بۆ لێرە گربوونەتەوە ئاماستان لەم گربوونەوەیە چیە؟ بەڵێ گربوونەکەمان بۆ ئەوەیە کەەوە پەرلەمانی کوردستان یاسایەکی داناوە دەستخۆشیان لێ ئەەکەنەوە بۆ پەسەندکردنیشی بەڵام هەندێک تەناقوزی تێدایە بەتایبەت لە دوو یاسادا لە دوو بەرگەدا کە یەکێکیان ئەوەیە موچەیەکی زۆر دانراوە بۆ ئەو کەسانێک هەم لە سەرۆکایەتەکانە بنەوە سەرۆکایەتی هەرێم و سەرۆکایەت حکوومەت و سەرۆکایەتی پەرلەمان و جگە لەوەشیاندان پەرلەمانەکان و وەزیرەکان بە ڕێژەیەکی زۆر خانەنشینیان بۆ دانراوە. هیوادارین ئەم ڕێژەیە زۆر کەم بکرێتەوە بۆ ئەو کەسانش نەبیتن کە لە پێشتردا پلەیەکیان هەبووە یاخود وەزیفەیەکیان هەبووە ئەوانە ئەتوان لە دوای ئەندام پەرلەمانتیدا خود لە دوای پلەی وەزیری بگەڕێنەوە بۆ سەر کارەکانیان. ئەوانە هیچ پلەیەکیان نەبووە یاخود دانە بەزرابوون لە هیچ لە یەکێک لە فەرمانەکەەکانی حکوومەت یاریمی کوردستان ئەتوانرێت بە ڕێژێکی زۆر کەم تەقاعد بکرێن و هیوادارین حسابێک بۆ ئەو کەسانە بکرێت کە لە شۆڕشەکان یاخود خەباتێکی زۆریان کردو بۆ ئەوەی بتوانرێت موچەیەکی وان بۆ دابین بکرێت کە شایستەی ئەوانە بێ. وڵێ زۆر سپاس. ئێوە ئەتانەوەی ئەمڕۆچی بە پەرلەمانی کوردستان بڵێن کەوا لێرە گربوونەتەوە؟ ئێمە وەکو چالاکوانەکان و ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی ئەمڕۆ لە یادداشتێکدا کە لە 5 خاڵ پێک هاتووە ئاراستەی نوێنەراتی پەرلەمانی کوردستان لێرە دەگەن. لێرەش داواکار دەبین لە سەرۆکاتی پەرلەمانی کوردستان کە بەپێی یاسای دەسەڵاتە بەرکەرەکان ئێستا دەتوانێتن واژووی پرۆژە یاساکان بکاتن داواکانی لێ کە ئەم یاسا واژوو نەکرێت و هەموار بکرێتەوە هەروەها کاریش بە یاسای ژمارەی و خانەنشینی عێراقی بکرێتن چونکە ئەبینی لە هەرێمی کوردستاندا زیاتر لە وەکو بەپێی بەدوادە چوونەکانی ئێمە زیاتر لە 14 یاسای خانەنشینی هەن واتە حکوومەتی هەرێمی کوردستان پەرلەمانی کوردستان نەتوانە وەکو پێویستە کار بە یاسانە بکەن داواکاریشن کە ئەو ئەگەر ئەو 300,000 کە بۆ فەرمانبەران یاخود بچینی تا دەتوان بنێ مامناوان دیاری کراوە ئەم مەبلەغە لە بڵێ بە باشتربوونی باردۆخی هەدارەی هەرێمی کوردستان دەستکاری بکرێتن نەوەک ئێستا داوای بکەن و بکرێتن بەسەر حبری سەروەرەخە ئەوەی جێگلەی و گازندە ئێمە ڕێکخراوەکانیش بۆ سەرجەم فراکسیۆنەکان بەبێ جیاوازی بەوهاسە نیشتمانیەکان هەمووان یەک دەنگ و یەکڕنگ نەبوون کەچی ئەبینە بۆ بەرژەوەندی تایبەتی خۆیان هەمووان دەنگیان بەم پرۆژە یاسادا و پەسەندیان کرد بۆیە پەیامی ئێمەوە کە ئەم یاسا پەسەند نەکرێت و پەرلەمانتار خانەنشین نەکرێتن ئەگەر خانەنشینیش کرا با بەپێی دەرماڵەی با بەپێی موچەی بنەڕەتی بێتن و دەرماڵە و ئیمتیازاتی پێ نەدرێتن. زۆر سپاس. بەڵام ماستازانە من ئەگەڕێمەوە لای تۆ دیارەوە گربوونەوەی چالاکوانان و ڕێکخراوانی کۆمەڵگەی مەدەنی بوو لە قەزای سۆران.